ئەو دەمەی براو هاوڕێ و کەسوکارمان لە پێناو پاراستنی خاکی پیرۆزی کوردستان دەجەنگن. ئێمەش لێرەوە سرودی نیشتیمانی و لە قەندیلی سەربەرزەوەتان بۆ ئەچڕین. دەستم لە هێندێشتی گەنجایەتیە هاتمە دەرێ، عەشقەکەم بوو بە سەنگەر. لە حەوزی شاری بۆکان تا مەیدانی چوارچراو داری خنکان دمچەقاب و پەد لە گەردن هەڵخران. چێ دەڵێ تۆ ئێستا تەنیای کۆستی کوردانم کۆبانی، دەستە خوشکی هەڵەبجەکەم خەم و ئابڕووی هەمومانی. بەدەنجی بەرز و پڕ لە سۆس بۆم جۆرە بۆم بگیری. بەنظرم کەس نی عاشق نەبێت. عەشقەکان فاسیلیان هەیە، فەرقیان هەیە. دڵ دەیەوێت و ئەو شتێک نەدەبیندرێ، نەدەکردێ، نەدەفرۆشرێ. ئێوەچان هەروە دەهاژێم و هەداداودم نییە من شەپۆلەی